والله عبدو سنة بأخوي جورا قندشي ساكا قندشي خير من ده أتاكو إستل قربان اشتوا تغذيري نبوا أو كلوي متاكو إستامن أو زانيبم لبيشي بوي لبس دوغو مع بنا وهيج قندق نيجي وتلبا قربانيا قرباني لهمر قندق كان لهم شوينا كان رجع بتربوا سباز بأخوا خلكشي ساكي ليه خلكشي مسلماني ليه يعني أول نبوا هموي بتغذير ولا سالانه لا قربانی کردن لا آجر سربرین اشتوا و قربانیه. هكذا ماله عیوانی خو سر دبریو که سریش بری اسکان جدا دکینه نمکش جدا دکینه لا دبینا مزگوت لان مزگوت که شمال له جماره کانی پی همو نفوسی همو خلق کی جاوید پی نفوسه يعني نفوسي سنيو بركة ودشليو بركة ودونيو بركة ودو سنيو بركة بويدا كانوا تقسيمي ده كان بسخر كيدا. بيشاشي بخيراتني كنالي بيام ده كان بخير نستسر وسرساوان. همو صالح لقوني قمتران قربانية كأواليك زي خرده بيتوا. گوشت كان همو كودا كينو ديششي نجاب بي مالا كان دابشي ده كين. لقوني قمتران يجروج ذكري بس روجي كما گوشت كان وأورد كينو بمالكان دابشي دكين قربانين لقوني قمتران أوايا همو صالح جا صالح ويا بلاي دوم دينين بلاي سيما لقونا كان داز أو صالح نازعين تاتسن قربانيك تاتسن ديو تاتسن إستا سرتايا قربان لقوني قمتران همو صالح جنجبو قرباني ددري همو صالح شو ذكري همو صالح بردوام وإن شاء الله بردوام يجدبي لقونا كاني لقوندي خومان همو صالح أوا بشيء قونا كمان يعني يكورج گوشتەکەی خرده کەینەوە ئێ سوشتەکە بەجیا دابەشی سەر ماڵەکانی دەکەین وەکو شوێنەکانی کەنی هەر ڕۆژی یەکەم و دووەم و سێم و قوربانی بکرێت یەک ڕۆژە هەمووی بە جوانی ئەوە دەکەین دابەش دەکەین بە سەریاندا هەموو ساڵێکی لەگوندی قەمتەران هەر ئەوا بووە. قوربانی کردن خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر. خوای پەروەردگار ڕوو دەکاتە پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام دەفەرمێت ئەی محەممەد تۆ نوێژ بکە و قوربانی بۆ خوای پەروەردگار ئەنجام بدە. قوربانی کردنێکێکە لە سنەتە لەو سنەتانی کە لە پێغەمبەری ئیبراهیم عليه الصلاة والسلام دەستی پێکرۆ پاشان جیل بە جیل پێغەمبەر بە پێغەمبەر تا گەیشتووە پێغەمبەری ئێمە عليه الصلاة والسلام و پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام ئەم سنەتەی بۆ ئێمە تازە کردوتەوە بۆ ئێمە ڕاگەیاندووە کە ئێمەش ساڵانە قوربانی بکەین. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خۆی ساڵانە وەکو داکە عایشە دەفەرمێت دوو بەرانی ڕەش و سپی قشاغداری دەکرد بە قوربانی دانێشیان بۆ خۆی و عایلەکەی و دانێشیان بۆ تەواوی ئومەتەکەی کەواتە ئێمە لە پێغەمبەری خواوە فێر دەبین عليه الصلاة والسلام کە قوربانیکردن سنەتێکە لە باوکی پێغەمبەرانەوە عليه الصلاة والسلام کە پێغەمبەر ئیبراهیمە کاتێکە خوای پەروەردگار فەرمانی پێکرد بە سەربڕینی کوڕەکەی پاشان کاتێکم پێغەمبەر نازارە ملکەتی خوای پەروەردگار دەبێت کە ئامادەی دەردەبڕێت کە بە سەربڕینی جگەرکۆشەکەی خۆی پاشان خوای پەروەردگار ئەم ئەرکە قورسەی لەسەرشان سوک دەکات بۆی دەگۆڕێت بە بەرانێک بۆی لەو کاتەوە تاکو ئێستا ئەم سونەتە بە بەردەوامی لە ناو مسلماناندا و لە جیلەکانی دوای پێغەمبەر ئیبراهیم عليه الصلاة والسلام بە بەردەوامی هاتووە تاکو ئێستا. ئێمە وەکو دانیشتوانی گوندی قەمتەران ساڵانە بە ڕێژەیەکی بەرچاو بە ڕێژەیەکە جێگای دڵخۆشیە مسلمانان هەڵدەستن بە زیندووکردنەوەی ئەم سونەتە گەورەیە دەگمەن ماڵ هەیە کە لەم دێدا ساڵانە قوربانی نەکات یعنی ئەگەر ئێمە بە ژمارە وەری بگرین لەوانەیە چەند ماڵێکی کەم ئەویش بەهۆی عوزرێکی شەرعیەوە یان ئەم ساڵ کە قەیران ڕووی لە وڵاتەکەمان کردووە تا حەدێک نرخی مەڕماڵاتەکان لەسەرن بەڵام بەو حاڵەشەوە ڕێژەی قوربانیکردن لەم گوندەدا ڕێژەیەکی یەکجار زۆرە و پێم وایە لە دەڤەرەکە لەم دێ زیاتر نییە بۆنە بەم ڕێژەیە لە بەراورد بە دانیشتوانەکەی قوربانی بکرێت واتە قوربانیکردن لەم گوندەدا بەراورد بە گوندەکانی کە لە هەموو گوندەکان زیاتر قوربانی دەکرێت لێرەدا سەبارەت بە چۆنێتی سەربڕینی ئاژەڵەکان و پاشان دابەشکردنی بەسەر ماڵەکاندا لێرەوە هەر لە کۆنەوە وا عادەت بووە کە قوربانیەکان لە جێگای کۆ دەکرێتەوە کە سەو لە ماڵەکەی خۆی پاکی دەکات خاوێنی دەکاتەوە و پارچە پارچەی دەکات پاشان
دهێنرێ لە جێگایە کە پاک و خاوێن بێ کۆ دەکرێتەوە ئێسکانەکە زیێ بە جیادادرێت نەرمەکە بە جیادادرێت و بەزەکە بە جیادادرێت پاشان قەپان دەکرێت و لە دوای قەپانکردنی ژمارەی دانیشتوانی گوندەکەمان وەردەگرێت بزانین چەند دانیشتوو لەم گوندە هەیە بە بەراوردی دانیشتوان و چولەکە دەکرێت پاشان هەر کەسە و چەند کیلۆی بەردەکەوێت ئەم برابەڕێزانە دابەشی سەرماڵەکانی دەکەن و خاڵێکی تر لەم دێدا سوپاس بۆ خوای پەروەردگار کە جێگای دڵخۆشیە ئێمە لەم گوندەدا هیچ فەرق و جیاوازیەک نییە هەموو ماڵەکان بە یەک ئاز گۆشتەکان بەسەردا دابەش دەکرێت و هەر هەمووشیان بەبێ هیچ جیاوازیەک بەبێ هیچ جیابوونەوەیەک هەر هەموو گۆشتی قوربانیەکە لە یەک جێگا کۆ دەکرێتەوە هەموو ماڵەکان لە یەک جێگا بە تەبایی و بە ڕێکوپێکی بەبێەوەی هیچ بربەرەکانیەکێ ببێەوەی هیچ دوو دڵێکە بێ هەر هەمویان لە یەک جێگا گۆشتەکە خڕ دەکەنەوە کە بەڕاستی ئێمەش جێگای دڵخۆشیەکە گوندەکەمان تا حەدێک تەواو تەواو ڕەبایە لەگەڵ یەکدا باش و گونجاوە هیچ فەرق و جیاوازیەک نییە لەو سەری گوند بە ئەو سەری گوند هەمویان لە یەک جێگا گۆشتەکان کۆ دەکەنەوە. هەموو ساڵی لە گوندی قەمتەران ئەو قوربانیە دەکرێ بەنسبە شوێنان لە هەموو شوێنەکان زیاتری قوربانی هەیە بۆی هەیە نەفەری 3 کیلۆ بەرکەون لەوانێ بەڵام ئەم پێستەکەن لە بۆنیان نازانین چەندە هەتا 250-300 سەری ئایوان دەکوژێتەوە لە گوندی قەمتەرە لە هەموو بیتوێنێ یەک شوێنوە قەمتەران پێشکەوتو نەبووە لە بۆ قوربانیە دەپێناو خوای گەورەدا ئەمەڕی سەردەبڕین و لە گوندی قەمتەرە ئەوەی ئیمکانی دابێ لێرە تەخزیرێ ناکە هەموو ئایوانەشی دەکوژیتەوە زابەران بێ جوانەکە بێ بەڵام بە زۆری ئەو ساڵ جوانەکە لە خوای بەزار بێ جوانەکە زۆر تێدایە بەرانی زۆر تێدایە مەڕی زۆر تێدایە بە کەم بزنی تێدایە دەنا بە زۆری بزنی تێدا نییە کەمی تێدا بزن بەرانی تێدایە جوانەکای تێدایە بۆ بزانم لە عەوزی بیتوێن یەکەم گوندا لە قەمتەران قوربانی زۆر لێ بکرێ پشتیوان بەخوای گەورە ئەو ساڵ لە پار زیاتر دەبێت لە هەموو شوێنەکان قەمتەران لە پێشدایە لە بۆ قوربانی ئەو ساڵ ئەوە بەخۆ دەزانی گوندی قەمتەران 200-300 ماڵە لەوانەیە 300 ئایوان کوژابێتەوە ئەو ساڵ بەڵام بەداخۆ پێستەکە لێرە نی نەبیان ژمێرم زانم سەم پێستە بەڵام لە خوای بەزیاد بێ گەلێک زۆرە. ئێمە وەکو گوندی قەمتەران هەموو ساڵی جەژنی قوربانی هەڵدەستین بە کۆمەکێک بۆ ئەو سەربڕینی هەومەڕانە قەمتەران تقریبا 200 ماڵە وەکو سەربڕینی مەڕەکان تقریبا 180 بۆ 200 مەڕی دێت ئێمە ستافەچین ستافەشی سەرپەرشی گەنجانی قەمتەرانی هەڵدەستین بە سەرپەرشی ئەو گۆشتەی لە مزگەوت کۆی دەکەینەوە جیای دەکەینەوە سەرتا بە ئێسقان و وەکو نەرم کۆشتە چەند نەفەری تقریبا ئەو ساڵ سەرژمێری کۆی گۆشتەکەی ئەو ساڵمان 2 تەن و نیوە هەر کەسێکی 2 کیلۆ نیوی بەردەکەوێت بە نەرمکە بە ئێسقان ئێمە وەکو گوندی قەمتەران هەموو ساڵێ ئەو یادا زۆر بە پیرۆز ڕدەگرین چکە جەژنی قوربانی یەکە لە وەکو هەم دینی هەم ئیسلامی و خەڵکی قەمتەرانیش ئەو ڕۆژێکی پێ مبارەکە و زۆر گنگە لای ئێمە بۆ ئێمە هەڵدەستین بە کۆکردنەوەی ئەو گۆشتە لە هەموو ماڵەکان کۆی دەکەین لە یەک شوێنی پەخشی دەکەینەوە.